بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت. خۆشحاڵم لە دیوی دووەم پێتان دەگەمەوە. لەم شەو لە دیوی دووەم قسە دەکەین لەسەر پەرلەمان لە بەردەم ئەرکەکانیدا لەم خولەی تازەی کارەکانیدا بە میوانداریەتی هەریەک لە بەڕێزان کاک شاخەوان ڕەئوف ئەندامی ئەم خولەی پەرلەمانی کوردستان و هەروەها لە ستۆدیۆی حەولێری شوابڕیارە دکتۆر ڕێبوار بابکەیی ئەندامی پەرلەمانی کوردستان لەم خولەدا میش بەڕێزیان لەگەڵمان بێت. کاک شاخەوان بەخێر بێ، سوپاستان دەکەم. زۆر سوپاستان دەکەم. کاک شاخەوان خۆت دەزانی نەخشەی ناوخۆی پەرلەمان لەوەی کە پەیوەستە بە کورسی پەرلەمانی هەر حزبێک لە حزبە براوەکانی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان گۆرانی بەسەر دەهاتووە بە بەراورد بە نەخشەی ئەو کورسیانی کە لە خولەکانی ڕابردوو ئێمە لە بەردەستماندا بووە. ئەمە چۆن ڕنگدانەوێشی دەبێت لەسەر جەوی ناوخۆی لە مەودوای کارەکانی پەرلەمانی کوردستان؟ لە مەودوا چی حکم دەکات؟ کورسی پەرلەمان، ژماری کورسی پەرلەمان، یان ئەو واقعە سیاسی کە لە دەرەوەی پەرلەمان لە نێوان حزبە کوردیەکاندا مەوجودە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان، زۆر سپاس بۆم دەرفەتە لێرە ڕێزمەیە بۆ میوانەکەی هەولێر. لەبەرەوە ئەوەی کە جەنابتان باستان کرد، دیارە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان کە ئێستا ئەم خولەی ئێستا ئەکات، ئەم خولە لەوەیە بۆ بەشی زۆری هێز و لایەنە سیاسیەکان کورسیەکان تقریبەن تا ڕادەیەک گۆڕانکاری بەسەر هاتووە و ئەوەی بەلای ئێمە و گرنگە لە ڕاستیە بتوانین لە داهاتوە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان خولێک بێ کە جێگەی متمانەی خەڵکی کوردستان بێ و جێگەی ئەو سیقە بێ کە خەڵکی کوردستان بە پەرلەمانتاری بە پەرلەمانتارانی فراکسیۆنە جاجاکانیان داوە و بتوانین لە ڕاستیە لە ڕێگەی پەرلەمانی کوردستان و خولی پێنجەمەوە یعنی خزمەتی خەڵکی کوردستان بکەین، بتوانین ژیانی خەڵکی کوردستان بگۆڕین، بتوانین کاری گەورە و کاری جدی لەسەرەوە بکرێن، ببین بە مراقیبێکی زۆر گەورە و زۆر ئەوە بەسەر هەموو موئەسسەکانی تەنفیزی لە هەرێمی کوردستان بۆی بتوانین لەو ڕێگەوە لە ڕاستیە خزمەتی زیاتر بە خەڵکی کوردستان بکرێەوە، بتوانین لە ڕاستیە ئەوەی کە داخوازی و داواکانی خەڵکی کوردستانە لە ڕێگەی پەرلەمانی کوردستانەوە بتوانین بۆی بتوانین دوجار حکومەتی هەرێم هەموو داخوازیەکانی خەڵکی کوردستان جێبەجێ بکە. ئەمە بەلای ئێمەوە زۆر گرنگە، یعنی ئەتوانم بڵێم ئەو لەوێت ئێستا بەلای منەوە بەلای ئێمەوە ئەو لەوێت ئەوەیە کە لە ڕاستیە بتوانین ژیانی خەڵکی کوردستان بگۆڕین و خزمەتی خەڵکی کوردستان بکەین. ئەمە لە ڕاستیە زۆر گرنگە و من دڵنیام پەرلەمانی خوێنی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بەپێی ئەوەی کە دیومانەوە یا بەپێی ئەوەی کە هەیە لە ڕاستیە ینی بەشی زۆری نێتەکان وا پیشانەیە کە ینی نێتی جدی هەیە بۆ ئاساییکردنەوە یا بۆ چارەسەرکردن و معالەجەی هەموو گرفتە سیاسەکان لە هەرێمی کوردستان و هەموو ئەزەماتی سیاسی و مالی لە هەرێمی کوردستان. زۆر چاکە. لە سەرەتای قسەکانت باست لەوە کرد کە ئەم خولەی ئێستای پەرلەمان جێگەی متمانی خەڵکی کوردستان بێ. ماتەم قسە لەسەر متمانە کرد. ئایا ئێوە وەکو پەرلەمانتاران لەم خولەی ئێستای پەرلەمانی کوردستان ئاگداری ئەوەن کە ئەگەر قسە لەسەر متمانی خەڵک بکەین لە ئێستادا متمانی خەڵک بە پەرلەمانی کوردستان بەوەی کە لە ئایندەدا کاری جدی بکالەوەی کە پەیوەندی بە خەمی خەڵکەوە هەیە زۆر تونند و تۆڵ نیە، ینی ئەم متمانەیە ئەزان چۆنە متمانەکە لە ڕابردوو بەداخەوە ینی حکومەتی هەرێم ئەم متمانە یا ئەم مزداقەتە گەورە لە بینی هاوڵاتیانی کوردستان و خەڵکی کوردستان و حکومەتی هەرێمە جۆرێک لەوەی کە بێ متمانەیەکی گەورە دروست بووانە. ئەمە تقریبن بە دەرەجە یەک حکومەت لێ مەسئولە. ئەوە حکومەت بەشی زۆری کێشە گەورەکان لە هەرێمی کوردستان هەر ئەوەی کە تایبەتە بە ژیان و گوزەرانی خەڵکی کوردستان، ئەوەی کە تایبەتە بە باڵن ئەزمەی مالی، ئەوەی کە تایبەتە بە کێشەی سیاسی لە هەرێمی کوردستان وانە بەشی زۆری ئەمە حکومەتی هەرێمی کوردستان لێ مەسئولە. ئەگەر دیقەت بین جۆرێک لەوەی کە بێمتمانەیەکی گەورە لە بینی هاوڵاتیانی کوردستان و لە بینی حکومەتە دروست بوو، ئەم بێمتمانەیە ڕنگدانەوەی لە ئینتیخاباتی سینۆ ڕنگدانەوەیکی گەورەی هەبووانە بینیمان ڕێژەیەکی زۆر کەم لە خەڵکی کوردستان مشارەکەی انتخابات و بەشداریکردنی انتخاباتی کردو. ئەمە تەسیراتێکی زۆری هەبوو باشە لەباری دەرونیەوە لەسەر خەڵکی کوردستان و بەڕاستی
بەڕاستی ئەو بێمتمانەی کە لە بینی حکومت و لە بینی خەڵکا دروست بوو ئەمە تەسیرەکەی ئەوە بووکات دانی تەسیر و تەشنجاتی زۆری هەبوو لەسەرەوەی کە خەڵک نەچێ بۆ دەنگدان و جارێکی کە منی خەڵک وا تێگەشت و ئەگەر بچیت و نەچی دۆخە سیاسەکە هەروەکو خۆی وایە ئەوانە و ئینتیباعێک لای خەڵک دروست بوو کە خەڵک ینی وای لێ هاتبوو ینی ئەگەر بچیت و نەچی ینی هەر نەتایجەکان بە جۆرێکە بێ بۆ نمونە لە قازانجی خەڵک نابێ بەدڵی خەڵکی کوردستان نابێ بەڵام من ئومێدەکەم خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان جێگەی متمانی خەڵکی کوردستان بێ بتوانین ئەوەی کە جەنابەت هیچ بەوادیر و نیشان و ئاماژەگەلێک دەبینی کە ئومێد بەخش بێ خۆی یا هێشتا زووە تا ئێستا توانم بڵێم زووە لەبەرەوەی ئێمە یەک کۆبوونەوە کراوە ئەویش کۆبوونەوەکە تەنها سوێن خواردنەکە بووە مەفروضە هەمووی هێزولایەنە سیاسەکان لە پەرلەمانی کوردستان ڕێبکەون لەسەر مەسەلەی داریکردنی دەسەر سەرۆکایەتی ئەوانە و دوجاری تر دروستکردنی لیژانەکانە دوجار ئیشکردن و کارکردنە ئەوانە ئەمەی کە ئێستا هەیە لە ڕاستی ئەمە توانم بڵێم سەرەتایەکە و هێشتا نەتیجەیەک نییە باشە نەتیجەیەکی ڕوون نییە بۆ ئەوەی بتوانین بڵێن وڵا ئەوە ئیتر ئەمە یعنی سەرەتایەکە و دیارە و تۆ ئەتوانی بۆ نمونە متمانەیەک یا جۆرێک لەوەی ئەوە بکەیتوانە بەڵام من ئومێدەکەم پەرلەمانی کوردستان ئەم جارە خولی پێنجەم جێگەی ئەو متمانە بێ کە خەڵکی کوردستان بە هەموو فراکسیۆنەکان و بە هەموو ئەندامانی پەرلەمانی داوە لەبەرەوە بەلای ئێمە زۆر گرنگە بەلای ئێمە زۆر گرنگە کەشی ناو پەرلەمانی کوردستان و دۆخی ناو پەرلەمانی کوردستان بەڕاستی ئەوەندەی کە لە مەسلحەت و بەرژەوەندی خەڵکی کوردستان و بە قازانجی خەڵکی کوردستان کار بکاتوانە بە هەموو لایەکمانەوە یعنی منم قسەی کە ئەیکەم تەنها قەزم فراکسیۆنەکەی خۆمان نییە تەنها یعنی لەگەڵ هەموو فراکسیۆنەکانمە لە ڕاستیە ئەوەندەی کە لە خەمی خەڵکی کوردستان نابین ئەوەندەی کە بتوانین یعنی هەندێک قانون هەیە لە پەرلەمانی کوردستانە پێویستی بە هەموارە باشە و هەموارەکان لە مەسلحەت و بەرژەوەندی خەڵکی کوردستان بێ بۆ گۆڕینی ژیانی خەڵکی کوردستان بۆ ژیانێکی خۆشتر و باشتر بۆ خەڵکی کوردستان ئەمە بەلای ئێمەوە زۆر گرنگە جا لەبەرەوە من تەمەناکەم کە پەرلەمانی کوردستان و خولی پێنجەم بە تایبەتی لە ڕاستیە کاری زۆر گەورە بکەن بە قازانجی خەڵکی کوردستان و ئەم کارانش لە ڕاستیە کاری بێ بەڕاستی ڕنگدانەوەی زۆر گەورەی هەبێ لە 4 ساڵی داهاتوە تەسیراتی زۆر گەورەی هەبێ لەسەر حکومەتی داهاتوی هەرێمی کوردستان بۆی بتوانین ئەوە بکەین چونکە هەمومان نەزانین کە خەڵکی کوردستان ئێستا لە دۆخێکی ناهەموار و نالەبار و ئەنی ئەوە ئەژی ئەوانە وای لێ هاتووە لە ڕاستیە خەڵک ئیتر تەواوتینی بۆ هاتووە تەواو بێتاقەت بووە و ئەمەش پەیوەندی هەیە بە ژیانی ڕۆژانەی خەڵکەوە پەیوەندی بە هەیە بە مەسلەی موچە چارەکە موچە مەسلەی دەسەڵات و مەسلەی ئیشوکار و مەسلەی ژیانی ڕۆژانە لەبەرەوە ئومێدەکەین خولی پێنجەم خولێکی تۆکمە بێ خولێکی یەکگرتوو بێ کە ئەڵێم یەکگرتوو بێ بۆ مانای کە یەکگرتوو بن یەکدەنگ بن لە ئاست هەموو داخوازی داواکارەکانی خەڵکی کوردستانە بۆی بتوانین لەم کەناڵەوە لەم ڕێگەوە بتوانین خزمەتێکی بچووک بە خەڵکی کوردستان بکەین و ژیانێکی باشتر بۆ نمونە بۆ خەڵکی کوردستان دابین بکەین وانە چونکە بەڕاستی خەڵکی وڵاتی ئێمە هەمووی تۆ ئەگەر بگری بۆ نمونە لە دەیەکەوە بگرە هەتاکو ئەگاتە هەموو شار و شارشکەکان و پارێزگاکان ڕاستە خەڵکی وڵاتی ئێمە لە پێناوی خەباتی نیشتیمانی منەتەوەی یا تەسەیەکی زۆری داوە زۆر مانوو بووە لە ڕاستیان و پێویستیشە لە ڕاستی ئەم وڵاتی ئێمە ئیتر ینی بەرەو پێشکەوتن و ئێبدا و داهێنانی گەورە ئەوانە بڕۆ ئەمە کەم نییە لە بەو تقریبن بۆ 30 ساڵەشین ئەم وڵاتی ئێمە ئەم هەرێمە هەیە و ئەوانە ئیدارەیەک هەیە باڵن حکومەتی هەرێم هەیە لە کوردستانە بۆی بتوانین بەڕاستی ئیتر مۆدلێکی تازە لە کارکردن لە ڕووی ئیداری و باشە بهێنینەکایەوە بۆی بتوانین لە ڕێگەیە مۆدلە تازە و خزمەتی خەڵکی کوردستان بکەن و خزمەتی جیلە تازەکان و ئەو جیلانی دواتریش بکەین. زۆر باشە بۆ لای بەڕێز دکتۆر ڕێبوار بابکەی ئەندامی پەرلەمانی کوردستان لە لیستی پارتی دیموکراتی کوردستان دکتۆر بەخێر بێ سپاسان دەکەم. دکتۆری بەڕێز خۆت دەزانی کەشی دەرەوەی پەرلەمان کەشە سیاسیەکە لەوەی کە پەیوەندی هەیە بە پەیوەندی نێوان هێزە سیاسیەکان هێشتا کەشێکی تاڕادێک نائاسایی و ئالۆزیشە. ئەم کەشە نائاساییە لە نێوان هێزە سیاسیەکانی کوردستان لە پەیوەندی هێزە سیاسیەکانی کوردستان بەڕای بەڕێزت ڕنگدانەوەی دەبێت لەسەر ئیشوکارەکانی ناوەخۆی پەرلەمان ئایا ئەم ئالۆزی و ناجووری کە لە دەرەوەی هۆڵی پەرلەمان لەسەر شەقام لە ناو هێزە سیاسیەکاندا هەیە دوجار دەگوازرێتەوە بۆ ناو هۆڵی پەرلەمانیش؟ زۆر سپاس. لە ڕاستیدا ئەو ئەتمۆسفێرە سیاسی کە لە دەرەوەی کای پەرلەمانی و با بڵێن وەکو وەزیفە وەکو لە کای تەشریعی لە کوردستانایە ئەوەی کە پێڵێن ئەتمۆسفێری سیاسی بە تایبەتی پەیوەندی نێوان هێزولانە سیاسیەکانی کوردستان من پێم وانییە لە ئێستاە پەیوەندیەک بێ کە جۆرێک لە تەشەنوژاتی سیاسی پەیوە دیار بێ هێندەی
ئەوەی یعنی ئاتمۆسفێرەکە یان کەش و هەوایە کە چاوەڕێی دەرەنجام و گفتوگۆی سیاسی نێوان هێزەکانەکە بە دیوێکی تر ئەو تێڕوانینەوە ئەو چاوەڕوانیەی هێز و لانە سیاسیەکان بە تایبەتی ئەوانەی کە نیازیان وایە بەشداری بکەن لە پرۆسی پێکهێنانی کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستاە چاوەڕێ ئەوە ناکەن کە کەش و هەوایەکی نێگەتیڤ و نەرێنی دروست بێ جۆرێک لە تەشەنوجی سیاسی لەوان هێزولانە سیاسیەکان دروست بێ بە تایبەتی ئەو هێزانێک کە نیازیان وایە بەشدار بن بۆی کە ڕنگدانەوەیەکی نەرێنی بکاتە سەر ئەدای پەرلەمان. ئەمە لەلایەک تریشە خودی پەرلەمان لە ئێستاە ناکرێ هەڵسەنگاندن بۆ ئەدای پەرلەمانکە یان ئەوە بڵێن کە ئایا پەرلەمان لە ئێستاە پەرلەمانێکی کارانە لە بەو پێی کە دەستەی سەرۆکاتی پەرلەمان هێشتان هەڵنەبژێردراوە و لیژنەکان هێشتان دانەمەزراون کەواتە ئێمە بە فعلی ناکرێ بڵین پەرلەمانتار و پەرلەمان لە ئێستاە کاری ڕۆژانەی خۆیان ئەکەن و بە فعلی لەسەر کار و وەزیفەی خۆیانن و بە فعلی دەستگای دەشریعی لە وڵاتی ئێمە خەریکی تەتەڵەکردن و گەڵاڵەکردنی پرۆژەکانە زۆر تۆ دەکەین لە ئاستومۆحی خەڵکستان بێ. دکتۆری بەڕێز ئەم قسێ تەواوە هێشتا پەرلەمان بە فعلی نەکەوتۆتە کار تاوەکو بیخینە ژێر پرسیار و مەحکومی شیکەین لە ڕێگەی هەندێک پرسیار و هەندێک چاوەڕوانیەوە. بەڵام قسە لەسەر ئەوەیە کە ئەوانەی دوزار لە ناو پەرلەمانن نوێنەرایەتی ئەو حزبانە دەکەن کە لە ڕابردوودا ئێمە چ وەکو حزب ئەدای سیاسیمان بینیوە لە دەرەوەی پەرلەمان چ وەکو پەرلەمانتارەکانیشان بە هەمان شێوە یعنی لە ناو پەرلەماندا ئەدامان بینیون بەبێ یعنی جیاوازی. پرسیارەکە لەم سەرەتایەدا لێرەدا ئەوێ ڕەنگە خەڵکێکم پرسیارە بکە لەوەها دۆخێک دەبێ ئەم پەرلەمانی ئایندەیە لە داهاتوودا بە ئەجێندای حزبی ئیش بکە یا دوزار بگەڕێتەوە بە ئەو چاوەڕوانیانەی کە خەڵک یعنی هەیەی. یاکشۆڕژیان تەنانەت لە وڵاتانی پێشکەوتووی دیموکراسیش هەڵبەتە حزب ئامرازێکە بۆی کە بگا بەدەسەڵات یان بۆی کە پرۆژەکان پێشکەشی خەڵک کە کاتێکە چێتە دەسەڵات. لە وڵاتی ئێمەش ناکرێ حزب لە کای سیاست و حکومڕانیە دوورخینەوە لەبەرەوەی هەر خۆی لە خۆیدا حزب دیاردەیەکی سیاسیە جگەلەوەی کە ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنیە ئەگەر وەکو ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی لە وڵاتی ئێمە نەشێن پێناسەیکەین بەڵام خۆکرێ وەکو دیاردەیەکی سیاسیە وەکو گروپێکی سیاسی پێناسەیکەین کەواتە بەرەنجام پرۆسەی هەڵبژاردن و وهێنانەکەی دەستەیەکی تازە لە پەرلەمانتاران لە هەموو حزبولانەکانی سیاسی ئەوە حزب خەڵکێکی کاندید کردووە لەسەر بنەمای جیاجیاوە بە پێیوەری جیاجا کەفاءە بێ پسپۆڕی بێ عشاعری بێ تا دوایی ئەمە حزبە ئەم کۆمەڵە کەسەی دەستنیشان کردووە کردوێتی بە کاندید ئێستا پەرلەمانتارن نوێنەراتی خەڵکەکەن لە ڕاستیدا نوێنەراتی پەرلەمانتار دوو نوێنەراتیەکی دوانەیە بەدیوێکیان نوێنەراتی خەڵکێکە یان گەلێکە یان هاوڵاتیانە بەدیوێکی تریش نوێنەری حزبەکەیەتی لە پەرلەمانەکە ئەوە بڵێم کە بەو پێی کە دوو جۆر پرۆژە هەمیشە لە هەموو پەرلەمانتارانی لە هەموو پەرلەمانەکانی دنیا وایە دوو جۆر پرۆژە دێت بۆ نێو پەرلەمان پرۆژەیەکیان پەیوەستە بە بواری خزمەتگوزاری و بژێوی خەڵک و باشترکردنی خزمەتگوزاریەکان لە ڕووی جۆریەوە ئەمەیان پێم وایە ئەو پەرلەمانتارێک ئەگەر وجدانی هەبێ ئەبێ هەموو پەرلەمانتارێک لە هەموو فراکسیۆنەکان یەکدەنگ بن و یەک هەڵوێست بن لەسەرەوەی ئەم پرۆژێ بکرێ بە یاسەوە دەربچوێندرێ لێرەدا پەرلەمانتار خۆی بە نوێنەری خەڵگەزانێ بەڵام کاتێکیش کە پرۆژەیەکی سیاسی بێتە پێشەوە یان پرۆژەیەک بە ڕەهەندێکی سیاسی بێ بۆ لێدانی حزبێک بێ یان بۆی کە حزبێک دوورەپەرێز بکرێ یان گۆشەگیر بکرێ یان بنکۆڵ بکرێ لە ڕاستیە لێرەدا پەرلەمانتار وەکو ئەدایەکی سیاسی ئەدای خۆیەکە و وەزیفەی تەشریعی خۆی گوازێتەوە بە وەزیفەیەکی سیاسی وڵاتێکی وەکو ئێمە کە هەرێمی کوردستان و عێراق و تەنانەت تەواوی وڵاتانی جیهانی سێیەم و ئەوانەی کە پێڵێن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ئەفریقیا لە ئاسیا بە شێوەیەکی لە شێوەکان بە شێوەیەکی ڕێژەی هەڵبەتە ئێمە توانین بڵین کە پەرلەمانتار لە ڕاستیدا تووشی جۆرێک لە سەر لە شێواوی بووە ئەو سەر لە شێواوی وای کردووە کە حزبەکان یان مەکتەبی سیاسی حزبەکان یان
بڵین ئەوانەی کە قەراری حیزبیان لە دەستە لە دەروێ پەرلەمان کاتێک کە بڕیارێک ئەدەن و ئەم بڕیارە ڕاستەخۆ کاریگەریەکی نەرێنی ئەبێ لەسەر ئەدای پەرلەمانتار و تەوەجوهی پەرلەمانتار لە پەرلەمانتارێکی خەڵکەوە بۆ پەرلەمانتارێکی حزبی سیاسی لەوێدا پرۆژەکان لە ڕاستیدا تێکەڵ و پێکەڵەکرێ لەوێدا ئەسبابی سیاسی و هۆکاری حزبی سیاسی دەبێتە مای ئەوەی کە ئاستەنگ دروستکە بۆی کە پرۆژەیەک نێتە پێشەوە بۆی کە لە ڕاستیدا خزمەتی شەریحەیەکی موچەخۆر بێ پەیوەست بێ بە خزمەت گوزاریەکانە جۆرێک لەو جۆرانە. بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە هیوامان وایە و پەرلەمانتاریانی خوڵی پێنجەم کە لە ڕاستیدا وێنەی خوڵی چوارەم دووبارە نەبێتەوە. ئێمە پێمان وایە وەکو پەرلەمانتاری خوڵی پێنجەم بەلانی کە ئێمە وەکو پەرلەمانتارانی پارتی دیموکراتی کوردستان و فراکسیۆنی پارتی پێمان وایە ئەم جارەیان لە خوڵی پێنجەمە هەڵبەتە ئەو پرۆژانەی کە ڕاستەخۆ پەیوەستن بە بژێوی خەڵکی کوردستان، ئاسایشی ئابووری تاکی کوردستان، خزمەت گوزاریەکان، باشترکردنی خزمەت گوزاریەکان، چاودێریکردنی حکوومەت، باشترکردنی ئەدای حکوومەت. لێرەدا ڕۆلی ئۆپۆزیسیۆن و هێزە بەرهەڵەسکارەکان ئەوە نابێت کە وەکو خولی چوارەم کە حکوومەت بڕۆخێنن، بەڵکو پێویستە کە ئەدای حکوومەت باشترکەن. پێمان وایە ئێمە لە تەفاهمێکی دکتۆری بەڕێز پەرلەمانتارەکانی تر و فراکسیۆنەکانی تریشەوە کە لەسەر بۆ چاکردنی ئەدای حکوومەت پێویستیمان بە پەرلەمانێکی بەهێزەیە، پەرلەمانێک کە پەرلەمانتارەکانی خاوەن ئیرادی خۆیان بن. طبعا لەناو هۆڵی پەرلەمان مەبەستمە. بەڵێ پێم وایە، بەڵێ بێگومان بۆ ئەوەی کە تۆ بۆی کە ئەدای حکوومەت باشتر کوڕی و جۆری ترکەی و حکوومەت بڵێن کەم و کورتەکانی حکوومەت دەستنیشانکەی و پرۆژەی خۆتی پێشکەشکەی لە ڕاستیدا پێویستە پەرلەمانێکت هەبێت کە بە مەهامی وەزیفی و مهنی خۆی هەڵسێەوە پەرلەمانتار بە مەهامی وەزیفە و میهنی خۆی هەڵسێەوە. لێرەدا پێویستە پەرلەمانتاری نوێنەری خەڵک بێ، نەک نوێنەری حزب بێت. چونکە ئەگەر ئێمە باسی کابینەی نوێ حکوومەتێری من کوردستان کەم پێم وایە کە لە چەند حزبێک ئەم کابینە کرێ بڵێن کابینەیەکی کوالیسیۆنە بێواتە لە حکوومەتێکی ئێتلافی نێوان چەند هێزێکی سیاسیە بێ، ناکرێ ئەو بڵێن ئەو میکانیزمەی بۆ بەدواداچوونی حکوومەت و دەستنیشانکردنی هەڵەکانی حکوومەت بۆ ئەوەی کە بە هۆکاری حزبی بۆ ئەوەی کە بڵێن ئەم حزبە لە ڕاستیدا حزبێک بووە کە توانێتی ئاستەنگ دروستکە بەردەم حکوومەت. ئەم ئاستەنگە پێویستە بەوە بکە ئەدای حکوومەت باشترکە، نەک بۆی بێ کە لە ڕاستیدا لە سۆشیال میدیا و لە ماسمیدیا ئەم حزبە بە حزبێکی پاڵەوانی سیاسی بێتە ئەژمارکردن. چونکە ئۆپۆزیسیۆنی تەندروست و هێزی بەرهەڵسکاری مەدەنی تەشریعی ئەوەیە کە لە ڕاستیدا وەکو پێناسەی بۆ کراوە لە کەنەدا شوایە و لە ئەڵمانیا تەنانە لە ئیسرائیلیش ئەوەی کە ناوی نراوە بە حکووماتی ڕەڵ واتە حکووماتی سێبەر. لە هەر شوێنێکە حکوومەت نەتوانی وەکو پێویست لە ڕاستیدا ئەدای خۆی بکە، ئیدارەی وڵاتەکە بکە وەکو پێویست خزمەت گوزاری پێشکەشکە، لەوێدا ئۆپۆزیسیۆنی هێزی بەرهەڵسکار زۆر باشە دەبن بە حکوومەتی سێبەر و یارمەتیدەن. چونکە دوجار کاک شۆڕش بەس بە ئەوە بگەینە مامۆستاجان بەس ئەوە بگەین ببوورە دوجار ئۆپۆزیسیۆنی تەندروست و مەبەستی ئەوەیە کە خزمەت گوزاری پێشکەشی هاوڵاتیان بکرێ، هاوڵاتیان بکرێ و خزمەت گوزاریەکان باشتر بکرێ. مەبەستی ئەوە نییە کە حزبەکەی پلە پۆستی زێتری بۆ بگرێت. بۆیە یارمەتی حکوومەت ئەدا و دەستی حکوومەت ئەگرێ و ڕێگای ڕاست پێشانی حکوومەتەکە و ئەدای حکوومەت باشترەکە، بۆی کە حکوومەت بتوانێ لە ڕێ ئەدای باشەوە خزمەت گوزاری باشتر پێشکەشی هاوڵاتیان. زۆر باشە، زۆر باشە. دواتر دەگەڕێمە وڵات هەڵبەت. کاک شاخەوانی بەڕێز خۆت دەزانی لە ئێستادا کۆمەڵێک مەلەف و دۆسی هەڵپەسێراو ینی بە میرات لە خولەکانی پێشووی پەرلەمان بۆ ئێوە ماوەتەوە. کۆمەڵە مەلەف پەیوەندی هەیە بە ژیانی گشتی خەڵکەوە، کۆمەڵێ مەلەفەیە ڕەنگە پەیوەندی هەبێ بە ڕوویای هێزە سیاسیەکان بۆ کۆمەڵە پرسی دیاریکراوە، بنمونە دەستور، بنمونە یاسای سەرۆکایەتی هەرێم. لەم خولەی ئێستادا ئێوە چۆن مامەڵە لەگەڵ ئەم دۆسیانە دەکەن کاتێ لەسەر کورسی خۆتان لە پەرلەماندا دەنیشن وە لە بەردەم مێزەکەتان ئەم مەلەفانە دێتە بەردەستانەوە؟ بەڵێ دیارە لەکوێوە دەست پێ دەکەن؟ بەڵێ دیارە خولی پێنجەم من پێشووتریش باسم کرد
ئەم خولە ینی تاواوکەری خولەکانی ڕابردووە و ئەم خولە کارەکە لەسەر هەموو پرۆژە یاساکان کە لە ڕابردووە باوڵین دەستی بۆ نەبراوە یا ئەم خولە تاواوکاری هەموو خولەکانی پێشووە بۆ هەموارکردنەوەی باڵێن هەندێک قانون کە لە ڕابردووە باڵێن هەمواری هەندێک یاسا و قانون نەکراوە مەفروزە ئەم یاسانە جارێکی کە ئەمانە هەموار بکرێ ئەم قانونانە هەمووی هەموار بکرێ هەموارکردنەکەش بە قازانج و بەژەوەندی و مەسلحەتی خەڵکی کوردستان بێ دوجار ئەمە بەلای هەمومانۆ گرنگە بەلای باس لە مەسلحەت و لە قازانجی خەڵکی کوردستان دەکەن بەس حەز ناکەی کاتێ ئەم چەمکە وردەکرێتەوە لەلایەن هێزە سیاسی کوردیەکانەوە ینی ئەلێرەوە کێشە و جیاوازەکان دێنە پێشەوە ئەزانی چۆنە کاگین تۆ ینی بنمونە ئێستا ئێمە با مەلێفە وەربگرین بۆ کدومونە بنمونەی پرسی دەستور بنمونە یاسای سەرۆکاتی هەرێ هەموو هێزەکان قسە لەسەر ئەوە دەکەن کە بە شێوەیەک یەکلا بکرێتەوە قسەی لەبارەوە بکرێت بڕیاری لێ بدرێت کە لە بەرژەوەندی سیستەمی سیاسی بەرژەوەندی گشتی بێت بەس هەز ناکەی کاتێک تەفسیری بەرژەوەندی گشتی و چوزانم سیستەمی سیاسی دەکەین لای گۆڕان شتێکە لای کۆمەڵ شتێکە لای پارتی شتێکە لای یەکشتی من ئەوەندە ئەڵێم هەر هێزێکی سیاسی لە هەرێمی کوردستان یا باڵێن هەر فراکسیۆنێک لە پەرلەمانی کوردستان لە داهاتووە یعنی هەر قانونێکە پەیوەندی بە ژیانی خەڵکۆ هەیە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی خەڵکۆ هەیە پەیوەندی بە مەسلحەت و بەژەوەندی خەڵکی کوردستانەوە هەیە ئەگەر هەر هێزێکی سیاسی ڕێگری بکات بەڕاستی لە دەستبردن بۆ ئەو قانونانە بەڕاستی ئەوە هینە جۆرێک لەوەی کەیتر ینی تۆمەتبار ئەکرێ بەوەی کە نایەوێ هەندێک قانون هەیە لە هەرێمی کوردستانە دەستکاری بکرێ هەندێک قانون هەیە هەموار بکرێتوانە بەڵام من وای بەوە چم لە داهاتووە باوەڕ ناکەم هیچ گرفتبووینێکمان بۆ دروست ببێت لە دەستبردن ئەم باوەڕە لەکوێوە دێ کاکشێخ ئەزان چۆنە ئەو باوەڕا لەوەی کە لە ڕاستیە ینی هەر هێزێکی سیاسی هەر فراکسیۆنێک لە پەرلەمانی کوردستانە ئەو کاتە بەرچاڕوونی بە خەڵکە درێ ئەو کاتە ڕوونکردنەوەی گەورەتر ئەدرێ بە خەڵکوانەکە هەر هێزێکی سیاسی هەر فراکسیۆنێک لە پەرلەمانی کوردستانە ئامادەییتیانە بێ بۆ دەستبردن بۆ هەموارەکان ئەو هەمواری ئەو قانونانەی کە لە مەسلحەت و بەرژەوەندی خەڵکی کوردستانە دوجار دەستی بۆ درێژەکرێت دوجار خەڵکی کوردستان لە ڕاستیە ئەتوانم بڵێم لێ قوبڵ ناکات دوجار خەڵکی کوردستان ئەیکەن بە ینی ئەیکەن ئەبێ بە بەرنامە و ئەبێ بە قسەواس و گفتوگوی هەموو هێز و لایەنە سیاسەکان و هەموو میدیاکانی باڵێن هەرێمی کوردستان لەبەرەوە من وای بۆ چم ئەو یاسانە ئەو قانونانەی کە لە ڕابردوو تەواو نەکراوە تەکمیلە نەکراوە من ئومێدەکەم لە داهاتووە هەموو ئەو یاسانە ئو قانونانە دەستی بۆ ببرێت و هەموار بکرێت و هەموارکردنەکەش بە مەسلحەت و بەرژەوەندی خەڵکی کوردستان بێ لەبەرەوە کاگ شۆڕژ ئێمە لە وڵاتە ئاژین و ئەم وڵاتە هی هەمومانە پێویستە ئێمە داهاتوویکی باشتر و گەشتر بۆ خەڵکی کوردستان دابین بکەینوانە وای بێ بەڕاستی پەرلەمانی کوردستان من هەمیشە ناوە ماڵە گەورەکەی خەڵکی کوردستان ئەم ماڵە گەورە بە یەک مەسافە باشە بە یەک مەسافە سەیری هەموو خەڵکی کوردستان بکات و بەڕاستی ینی مراقیبێکی گەورە بێت بەسەر ئەوە پێویستە لەناو پەرلەمانەوە ئەمە دەست پێ بکرێت بەڵێ بەتەکید هەروایە سەرۆکایەتی هەرێم پەرلەمانمان دەبێت لە داهاتوودا بۆ ئەم پەرلەمانە دەبێت ئەم دەستەیە هەر لە ئێستاوە بە یەک مەسافە ینی لەگەڵ هەموو فراکسیۆنەکان من پێشووتر بۆ جەناتم باس کرد لەوەیە بۆ نمونە زوو بێ ئێستا ئێمە ینی هین بکەین ها چۆن لەی خوێندنەوە هەڵسەنگاندنی خۆمان بکەین بۆ دەستی سەرۆکایەتی پەرلەمانوان هێشتا دەستی سەرۆکایەتی پەرلەمان هەڵنەبژێراوە یا با بڵێن هەڵسەنگاندن بکەین بۆ ئەدای پەرلەمانی کوردستان و پەرلەمانتاران و ئەوانە ئەوە ڕۆژگار دەریەخا باشە ساڵەکانی داهاتوو مانکانی داهاتوو دەریەخەن کە نێتی دەستی سەرۆکایەتی چییە و پەرلەمانی کوردستان و خولی پێنجەم تا چەند ئەکتیڤن تا چەند دەستیان بردو بۆ هەموو ئەو قانونانەی کە لە ڕابردووە دەستی بۆ نەبراوە و جارێکی کە دەستی بۆ ئەبرێ بۆ هەموار و بۆ ئەوە لەبەرەوە بەلای منۆ زۆر گرنگە ئێمە بتوانین پەرلەمانی کوردستان پەرلەمانێکی ئەکتیڤ و چالاک بێتوانە بەداخەوەکو خولی چوارەم نەبێکە بەداخەوە دەرگاکەی داخرا بەداخەوە سەرۆکی پەرلەمان ئیزندرا بەداخەوە ینی با نەچینۆ نەگەڕێنەوە بۆ ڕابردوو ئەوانە کۆمەڵی سەرێشەی گەورە بۆ خەڵکی کوردستان بۆ پەرلەمانتاران بۆ دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکی پەرلەمانوانە دروستکرا با ئێمە نەچینۆ ئەوە بوو بەڕابردوو بەڵام تەمەنا ئەەکەم هەموو لایەک دەست لەوە وەربگرینوانە دەست لە ڕابردوو وەربگیرێ بۆ ئەوەی بتوانین بەڕاستی پەرلەمان بکەین بە مەرجعی خەڵکی کوردستان پەرلەمان بکەین بە ماڵە گەورەکەی هەمومان بۆی بتوانین ڕاستە لە ڕێگەی پەرلەمان و خزمەتی زیاتری خەڵکی کوردستان بکەین چونکە بەڕاستی وای لێ هاتووە ئێمە بۆ 30 ساڵ ئەچین ینی ئیدارەیەکمان هەیە حکومەتی هەرێممان هەیە موسساتمان هەیە چ لە تەشریعی و چ لە تەنفیزی هەمانە ئەوانە ینی ئێستا وای لێ هاتووە ئیتر پێویستە بەڕاستی وەزیفە
وەزیفە و واجبی حکوومەتی هەرێمە ژیانی خەڵک بگۆڕێ باشە داهاتوویەکی گەشتر و باشتر بۆ خەڵکی کوردستان بۆ جیلەکانی داهاتوو بۆ گەنجەکانی داهاتوو دابین بکاتوانە ناکرێ بەڕاستی ئێمە لەم هەرێمە لە چواردەوری بازنێکا بخولێنەوە ئەوانە ساڵانە هەر 4 ساڵ جارە ئینتیخابات بکرێت و خەڵکی دڵێ کاتێەوە هاتووە کە پەرلەمان لەم خولەیدا ینی حکوومەت ملزەم کە بەڵێ بە جێبەجێکردنی بەڵێنەکانی بە تەنفیزکردنی ئەو قەراراتانی ئەم قسە کاک شۆڕش ئەم قسە قسەیەکی حسابیە کە خەڵکی کوردستانەیەکەن ئەم قسە قسەیەکی جددیە قسەیەکی حسابیە خەڵکی کوردستانەیەکەن واجبە باشە مەفروزە پەرلەمانی کوردستان حکوومەتی هەرێم ملزەم کا بەوەی کە یعنی بەڕاستی واجبە ئەم بەرپرسیارەتە ئەمە مەسئولیاتێکە بەرپرسیارەتیەکە لە سەرشانی هەمومانەوەکو پەرلەمانتارەکان بەبێ جیاوازی لە هەموو فراکسیۆنەکانە بتوانین ئێمە وەزیفە واجبی خۆمان لە بەرامبەر خەڵکی کوردستانە جێبەجێ بکەین. لە ڕابردوودا بینیمان پەرلەمانتارن ئەم بەرپرسیاریەتیان لە سەرشانی خۆیان تا ئەندازەیەکی زۆر لابرد و وەکو تۆپ خستیانە بەردەم قاچی شەقامی ینی هێنایان لەسەر جادا و نەتیجەی ئەمەشمان بینی چۆن بوو. بەڵێ ئێمە زانی کاک شۆڕمان هەمیشە و تۆمە یعنی خەڵکی کوردستان ینی بەڕاستی حەقی ئەوە هەیە لە ڕاستی خزمەتی زیاتر بکرێ خەڵکی کوردستان حەقی ئەوەیەتی بەڕاستی کە ینی داهاتووکی باشتری بۆ دیاری بکرێتوان ئەم وەزیفە ئەگەر بێتە سەر موسسە تەشریعەکە کە بەرزترین دەسەڵاتە لە هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستانە دوجار موسسەیەکی تەلەڤیزی شەیە ئەویش حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستانە باشە ئەمە وەزیفە واجبێتی بۆ نمونە ژیانی خەڵکی کوردستان دابین کە هەلی کاری گەورە لە هەرێمی کوردستان دروست بکە ئەوانە باشە لەبەرەوەی خەڵکی وڵاتە پێویستی بە ژیانە خەڵکی وڵاتە پێویستی بۆیە کە داهاتوویەکی باش بۆ مناڵەکانی دیاری بکات لەبەرەوە من لە ڕاستی هەمیشە بەو نەفەسە قسەم کردووە بەو نەفەسە ئەوەم کردووە کە هەموو لایەکمان ئێمە وەکو ئەندامانی پەرلەمانی کوردستان بەبێ جیاوازی من وای بۆ ئەچم ینی ئەبێ وابێ بەڕاستی هەمومان بە پشتگیری و پشتیوانی خەڵکی کوردستان دەستمان بۆ ببرێتوان نەک ئێمە لە ڕاستیا ئەوە بکەینوانە وەزیفەی ئێمە لەم قۆناغا وەزیفەی ئێمە وەکو پەرلەمانتارانی کوردستان وەکو پەرلەمەوەکو من باسی خۆشمان ئەەکەم وەکو فراکسیۆنی گۆڕان لە ڕاستیە ئەمە وەزیفەیەکە وەزیفەیەکی نیشتیمانی و نەتەوەییە و وەزیفەیەکی ئینسانیە و وەزیفەیەکە واجبێکە لە سەرشانمان کە ئێمە بتوانین لە ڕاستیە لە ڕێگەی پەرلەمانی کوردستان و خزمەتی خەڵکی کوردستان بکەین چونکە ئەمە بەلای ئێمەوە زۆر گرنگە بتوانین ئاڵوگۆڕێکی جەوهەری ئاڵوگۆڕێکی سیاسی لە هەرێمی کوردستانە بگۆڕێت بکرێت بە قازانجی خەڵکی کوردستان چونکە کاک شۆڕش لە ڕابردوو بینیمان باشە لە ڕابردوو بینیمان بەشی زۆری پەرلەمانتارەکان لە پەرلەمانی کوردستان یا هەندێک لە فراکسیۆنەکان نێتی زۆر جددی و گەورەیان هەبوو بۆ ئاساییکردنەوەی دۆخی سیاسی هەتا بۆی تەسیرات و باشە ئەوشیان هەبێت لەسەر حکومەتوانە لەسەر لایەنە سیاسیەکانیش بۆ ئاساییکردنەوەی دۆخی سیاسی و بۆ تێپەڕاندنی قەیرانی دارایی گەورە لە هەرێمی کوردستان ئەگەر جەنابتان دیقەت بن لە 4 ساڵی ڕابردووە بەڕاستی قەیرانێکی زۆر گەورە لە هەرێمی کوردستان کە دروستکراو بم قەیرانە بەشی زۆری دروستکراو بوو لە ڕاستی ئەمە بوو بە زەختێکی زۆر و فشاری زۆر بەسەر خەڵکی کوردستان و ئێمە تەمەنا ئەکەین لە داهاتوە ئەو پەرلەمانەی ئێستا خولی پێنجەمی کوردستان بە یەک مەسافە بە یەک مەسئەوە هەمومان بتوانین ڕاستە لە خزمەتی خەڵکی کوردستان زۆر باشە دکتۆری بەڕێز دکتۆر ڕێبوار بەڵام هەندێک هەن قسە لەسەر ئەوە دەکەن کە سەرەتاکانی دەستپێکردنی خولی تازەی پەرلەمان ئومێدبەخش نین و پێشیان وایە لەم خولە تازەشدا پەرلەمان درێژە پێدەری ئەو میراتە گەورەیە دەبێت کە وەکو شێوازی کارکردنی پەرلەمان لە ماوەکانی ڕابردوودا لە هەرێمی کوردستان بینیومانە بە بەڵگەی ئەوەی کە لە یەکەم جەلسەی پەرلەمان لە یەکەم دانیشتنی پەرلەمان کە تێیدا پەرلەمانتاران سوێندیان خوارد وەکو چەند جارێکی تر ینی دانیشتنەکان بە کراوەیی هێڵدرانەوە و دەستەی سەرۆکایەتی بۆ پەرلەمان هەڵ نەبژێررا بەڕێزت لەو بارەوە دەڵێ چی ئایا ئەمە پاسا و موبەڕیری خۆی هەبوو؟ بەڕاستی من پێم وانییە کە لە ئێستاوە حکومدان بە شێوەیەکی ڕەهایی لەسەرەوەی کە هێشتان بە فعلی وەکو باسم کرد پەرلەمان و پەرلەمانتاران بە فعلی نەکەوتونەتە سەر سکەی ئیشکردن و بە جددی ینی بە فعلی دەستیان بە ئیشی وەزیفی خۆیان نەکردووە وەکو وەزیفەی تەشریعی من پێم وایە لە ئێستاوە بڕیا لەسەر بدەین کە پەرلەمانی ئێستا خولی پێنجەم درێژە پێدەری خولی چوارەمە بێ هەمان ئەو وێنەیە دووبارە بێتەوە بە بەڵگەی ئەوەی کە من نازانم ئیسنادیان لەسەر چ پێوە و پێودان کردووە ئەگەر تەنها بەڵگە و ئەرگۆمنتیان ئەوە بێ کە دانیشتنەکە بەکراوەی ماوەتەوە ڕاستە لە مادە 11 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئاماژە بەوە کە لە فەقەڕەیەکەم
بڵێن گەورەت بەتەمەندترین کەس دەبێتە سەرۆک پەرلەمان دوای ئەوە پەرلەمانتاران سوێندی یاسایی خۆن دوای ئەوە دەرگا واڵاکرێت بۆ خۆ کاندیدکردن بەڵام هەندێک جار عرفی قانونی دروست دەبێت بۆەوەی کە جێگەی یاسا بگرێتەوە خۆی زۆر گرنگ بوو ئەگەر لە فەقەرەی سێمیش ئاماژە بەوە کرابە یعنی فەقەرەیەکی تر هەبا لەم بڵین مادە 11 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە ئەگەر لە ڕاستیدا کاندید نەبوو بۆەوەی کە خۆی بپاڵێ بۆ سەرۆکاتی پەرلەمانی کوردستان ئەوە ڕێککەوتنی نێوان هێزولانە سیاسیەکان ئەبێ ئەوە یەکلای بکاتەوە ئەوە من بە پێویستیەکی یاسایی ئەزانم کە لە ئایندەدا هیواخوازم کە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان هەموار بکرێتەوە ئەم فەقەرەی ئیزافە بکە بۆی کە ئیشکالیاتی قانونی دروست نەکا لە لایەکتر شەوە ئەگەر لە ڕوانگەی عرفی قانونیەوە دەست پێ بکەین لە خولەکانی ڕابردوش هەروە بووە بەو پێی کە گفتوگۆ کراوە لە نێوان هێزولانە سیاسەکان بۆ پێکهێنانی جیهازی تەنفیزی هاتە حکوومەتەوە بۆ پێکهێنانی دەستەی سەرۆکاتی پەرلەمان لەوێدا یەکلای کراوەتەوە کە و کەسێک کە بێتە سەرۆکی پەرلەمان دوجار لە پەرلەمانە خۆی دەپاڵێ و کاندید دەکرێت و هەڵدەبژێردرێ ئێستاە ئەم عرفە ساری مەفعولە ینی ئێمە بەداخەوە ینی هیچ فەقەرەیەکی تری یاسایی نییە کە ئێمە پشتی پێ بستین بۆی کە ئەم ئیشکالێ چارەسەرکەین من پێم وایە ئێمە وەکو فراکسیۆنی پارتی من پێم وایە تەواوی فراکسیۆنەکانیش تریش لە ڕاستیدا هیواخوازین کە ئەم دەرگاواڵایە یەکجارەکی نەبێ و ماوەیەکی دیاریکرا و کۆتایی پێبێ و دەستەی سەرۆکاتی پەرلەمان لە زوورترین کاتدا هەڵبژێردرێ بۆی کە لیژان دروست بێ بۆی کە پەرلەمانتاران بە فعلی بکەوێنە سەر ئیش و لە ڕاستیدا هەریەکە و سەرقاڵی لیژنەکانی خۆی ببۆی کە ئێمە بتوانین لە ئاست و محاتی خەڵکی کوردستان بتوانین پرۆژەی ئەو تۆ پێشکەشکەین بیکەین بە یاسا حکوومەتی پێوە بمێن کە بەلانی کەمباری بژێر خەڵکی کوردستان باشتر دکتۆر ڕێبوار خەڵکی هەرێمی کوردستان دەزانێت بەڵێ ئەمە وەکو عرفێک لە پەرلەمانی کوردستان لە خولەکانی ڕابردوشدا هەبووی بەوەی کە دانیشتەکان بەکراوەی بهێڵدرێنەوە بەڵام خەڵک ئەوەش دەزانێت کە بە تایبەتی لە ئێستادا لەم دۆخی ئێستادا کە خەڵک چاوەڕوانی زۆرە بەڕاستی و خەڵک ماندووش بووە ئەم دەرگاواڵا هێشتنەوەی ڕەنگە دوجار بەزیان بۆ چاوەڕوانەکانی خەڵک کۆتایی پێدا پێبێ بە تایبەتی ئەگەر ئەوە لە بەرچاو بگرین ئەوە دووبارە ببێتەوە کە لە خولی چوارمدا ئێمە بینیمان خۆ دەزانین نزیکەی ماوەی ساڵێک ینی دانیشتەکان بەکراوەی هەڵدرانەوە دەستەی سەرۆکاتی پێک نەهێنرا حکوومەت تەشکیل نەبوو دوزار ئەمەش ڕنگدانەوەی خراپی بۆ سەرژیانی خەڵک دەبێ ینی بۆ چاوەڕوانەکانی خەڵک دەبێ خەڵک لەوە دەترسێ جارم پێم وایە کاک شۆڕژیان پێم وایە نییە لە ئێستا خەڵکی کوردستان بێئومێد بووە و ڕەشبین بووە لەوەی کە بەو پێی کە دەرگای سەرۆکاتی پەرلەمان و دانیشتەکە بە واڵایی هێلاوەترەوە لەبەرەوەی کە من پێم وایە ئەگەر خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بتوانێت پرۆژەی باش بێنێتە پەرلەمان و ئارێشەکانی خەڵکی کوردستان بێنێتە پەرلەمان بیکەین بە پرۆژەوە یاسای بۆ دەربچێن حکوومەتی پێوە پابندکەین ئومێدی خەڵکی کوردستان لە خولی پێنجەم زۆر گەورەتر و قەبەتر دەبێت لە خولەکانی ڕابردووکە بووە ئەمە لە لایەک ترشەوە من پێم وانیە ئەم دەرگایە تا ئەو ڕادەیە واڵا بکرێتەوەی کە لە خولەکانی ڕابردوو بە تایبەتی لە خولی چوارەم ڕوویدا پێم وایە لە ئێستاە لە دەرەوەی پەرلەمانە گفتوگۆ و مەساری سیاسی و گفتوگۆی نێوان هێزولانە سیاسیەکان چ پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ بزودنەوەی گۆڕان لەگەڵ یەکێتی لە ئایندە لەگەڵ حزبەکانی تر ئەوانەی کە نیازی ئەویان هەیە کە بێنە نێو حکوومەت من پێم وایە جۆرێک لە لێک تێگەیشتن هەیە بەلانی کەم لەسەر پرەنسیپەکان بۆ نمونە یەکێک لە گرنگترین پرەنسیپەکان ئەوەیە کە 4 ساڵی بەرقەراری سیاسی هەم لە دەستگاکانی جیهازی تەنفیزی و هەم لە نێو پەرلەمانی کوردستانش ئەوە بەرقەرار بکرێ لە پرەنسیپێکی تریش من پێم وایە لێک تێگەیشتن هەیە لەسەرەوەی کە زەمان هەبێلەوەی کە هیچ حزبێک لە نیوەی ڕێ حزبەکانی تر بەجینێڵە بۆی کە بەتەنها ئیدارەی ئەم وڵاتە بکەوە ڕوبەڕووی ئاس و تەنگ و چەڵەمەکان بێتەوە ئەوە پرەنسیپە گشتەکانە لە قۆناغی دووەمی گفتوگۆەکان پێم وایە گفتوگۆ ئەکرێ لەسەر تەوزیعی ئەدوار و تەوزیعی مەناسب کە ئەمە هەنگاوێکی کردداریە لەوێدا پێم وایە بە بۆچوونێ من پێشەوەی کە ساڵی تازە بێ ئەڵبەتەم پێم وایە کە ئەم دەرگایە دادەخرێەوەی تر دەستەی سەرۆکاتی پەرلەمان ئیشاءالله هەڵدەبژێردرێ بۆ ئەوەی کە پەرلەمانتارانیش بکەوێنە سەر ئیش و بفعلی لە ڕاستیدا ئێمە ئەو پرۆژانە بین بەلای منەوە نەتیجە گرنگە هۆکارەکان لە ئێستاە چییە گرنگ نییە بەڵام بەرەنجام و دەرەنجامەکانی ئەو دەرگاواڵەکردنە ئەگەر بە خێر بگەڕێتەوە ئیشاءالله بۆ خەڵکی کوردستان وە پرۆژەی باش و جۆری بینین بۆ
پەرلەمانی کوردستان کە گزارش بێ لە ئاریشەکانی ئەوە تەنگ و چەڵەمەکانی خەڵکی کوردستان و بیکەین بە یاسا ئەو کاتە خەڵکی کوردستان ئومێدێکی گەورەی بەێمە بێ وەکو دووبارەشی کەمەوە ئەو ئومێدە گەورەترە بێلەوەی کە لە خولی پێنجەمە بە بەراورد بە خولەکانی ڕابردووە. زۆر چاکە. ئێوە بۆ چونتانچی لەسەر هێشتنەوەی جەلسەی پەرلەمان بەکراوەی؟ ئێمە دیارە بەپێ ئەوەی کە نی دوای ئەوەی کە کۆبنەوەی یەکەم کرا و سوێنی باڵین سوێن خورابەوە بۆ ئەندامانی پەرلەمان و هەموو فراکسیۆنەکان دوایەوە بە پێی پێڕەوەکانی بەفروزە کە دەستەی سەرۆکایەتی ئەوانە دیاری بکرێ بەڵام ئیتر لە وڵاتی ئێمە وەکو کاگ ڕێبوار باسی کرد هەندێک عورف و ئەوانە هەیە ئەکری هەموو هێزوو لایەنە سیاسیەکان باشە لە دەروی پەرلەمانی کوردستان باشە یا لە ناو پەرلەمانی کوردستانی ئاساییە ئەوە حاڵەتەکانی ئەوەیە لە ناو پەرلەمانی کوردستان لەسەر مەسەری دەستی سەرۆکایەتی ڕێک بکەون چونکە هەمومان ئەزانین ئێستا ئەگەر بڕیار بێ بۆ نمونە هەر ئەو ڕۆژە بڕیار بێت هەڵبژاردننی دەستی سەرۆکایەتی هەرێمی کوردستان دیاری بکرایە بانەی شارینەوە لە ڕاستە هێزی یەکەم یا فراکسیۆنی یەکەم ئەیتوانی ئەگەر هەڵبژاردنەکە بکرێ بۆ دیاریکردنی دەستی سەرۆکایەتی و ڕێکەوتنی هێزوو لایەنە سیاسیەکان یا فراکسیۆنەکانی لەسەر نەبێت و یا جۆرێک لەوەی کە نێتێک نەبێ بۆ ڕێکەوتن لەسەر شۆڕژ ینی ئەگەر بڕیار وایە ئەو ڕۆژە دەستی سەرۆکایەتی دیاری بکرێت و هەڵبژێرێت و ئەوە براوەی یەکەم و لیستی یەکەمەوەی کە لە هەرێمی کوردستان ئێستا پارتی دیموکرات وەکو لیستی یەکەم ئەوانە ئەوە هەیە لە زۆرینەی ناو پەرلەمانە ئەگەر هەڵبژاردن بکرای ئەوان دەستی سەرۆکایەتی و باڵێن بە خازانجی ئەوان ئەشکاوە بە مەسلحەت و بەژۆندی ئەوان ئەشکاوە بەڵام ئەمە پێویستە هەموو هێزوو لایەنە سیاسیەکان و فراکسیۆنەکان دیراسەیەکی وردی ئەمە بکەن دوجار بم بۆرە کاک شۆڕژ دوجار ئەوە هەموو هێزەکان لەسەرەوە ڕێبکەون بۆ مەسلەی دیاریکردنی دەستی سەرۆکایەتی کەواتە بە دیوێشی تردا ئەم قسەی ڕاستە کە هێشتا ئومێدێک ماوە کە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان لە چوارچێوەی تەوافقاتی سیاسی ینی بەڕێوە ببرێ ئەم هەنگاوەش خۆی بەڵگەیە لەسەر ئەوە. بەڵێ ئەم قسەی ڕاستە. ئەزانی کاک شۆڕژ ئەگەر ئێمە بمانەوێ باشە یا هەر هێزی ینی هێزێکی سیاسی بێوێ لە هەرێمی کوردستانە بە تەنها دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان یا ئیداری بە تایبەتی لە هەرێمی کوردستان کەیتر باشە یا پەرلەمانی یا جۆرێک لەوەی حکومەت و ئانە بەرێ بەڕێوە یا بڵێ من بە تەنها ئەتوانم لە هەرێمی کوردستانە حکومەت تشکیلکەموانە لە ڕاستیە ئەمە بە بڕای من بۆ چوونێکی هەڵەیە لەبەرەوە ئەگەر بڕیار بێ ئەم وڵاتە ئێمە بمانوێ حکومەتێکی باش داهاتوێکی باش بۆ خەڵک دیاری بکەین یا ئەو حکومەتی کە لە داهاتوو دروستە بێتوانە حکومەتی خەڵکی کوردستان بێ حکومەتی حیزبێک نەبێ بە تەنها حکومەتی شەخص نەبێت و ئەوانە یا بە تەنها بۆ نمونە هی حیزبێکی سیاسی نەبێت و ئانە لە ڕاستیە حکومەتی هەموو خەڵکی کوردستان بێ حکومەتی هەموو هێزوو لایەنە سیاسیەکان بێتوانە بۆی هیچ جیاوازیەک نەبێت و ئەوانە بە یەک مەسافە ئەم حکومەتی خەڵکی کوردستان بێ بەڵام ئەگەر بڕیار بێ بەڕاستی حیزبێکی سیاسی لە هەرێمی کوردستانە بە تەنها حکومەت تشکیلکە باوەڕ ناکەم ئەمە هیچ هێزێک لە هەرێمی کوردستان بیل لە باشە بیری لە شتێکی واکرد بێتوانە لەبەرەوە چ لە حکومەتی لە ڕاستیە و چ لە پەرلەمانیش و ناکرێت دەستی سەرۆکایەتی پەرلەمان بە تەنها هەر دەستەکە هەرسێکی لە لای باڵین لە لای هێزێکی سیاسی بێتوانە و هەر بۆ تەکیدکردنەوە لەوەی کە جەنابەت باست کردوانە بۆیە لە دوای کۆبوونەوەی یەکەم و سوێن خواردنەکە دیاریکردنی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەڵگیرا بۆ کاتێکی کە بۆی تەوافقاتی سیاسی لەسەر بێ ڕێکەوتنی سیاسی لەسەر بێ بۆ دیاریکردنی دەستەی سەرۆکایەتی و ئێستش ئەوە تا حکومەت باشە بۆ مەسلەی تشکیلی حکومەت و بۆ حکومەتی داهاتوو پێویستە هەموو هێزوو لایەنە سیاسیەکان ئەوانەی کە ئارەزووی باڵن ئەو هێزانی کە ئارەزووی مشارەکە و بەشداریکردنیان هەیە لە حکومەتی داهاتوە ئێستا گفتوگۆی لایەنە سیاسیەکان دەستی پێکردووە لەسەر تشکیلی حکومەتی داهاتوو کابینی داهاتوو چونکە چۆن پەرلەمانی کوردستان واجبە باشە مەفروزە کە دەستەیەک بێدەستەکە لە هەموو فراکسیۆنەکانی تابێت و ئەوانە ئەو فراکسیۆنانی کە باشە خاوەنی کورسی لە پەرلەمانی کوردستان و یعنی مەکانەیەکیان هەبێ باڵێن لە پەرلەمانی کوردستانە ئەوانە جگە لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانوانە یعنی پێویستەکە لە ڕاستیە لە لیژانەکانیشە ئەمانە باڵێن ئەو فراکسیۆنانی کە کورسیانەیە لە پەرلەمانی کوردستان ئەمانش باڵێن سەرۆکی لیژانەکانیان بەرکەوێت باشە بۆی بتوان لە ڕاستیە ممارەسەی دەسەڵاتەکانی خۆیان بکەن بۆی بتوان لە ڕاستیە لە ڕێگەی لیژنەکان و لە ڕێگەی دەستەی سەرۆکایەتی هەرێمەوە بتوانن خزمەتێک بە خەڵکی کوردستان بکەن بە هەمان شێوە لە حکومەتی هەرێمی کوردستان هیچ هێزێکی سیاسی ناتوانێت لە ڕاستیە بە تەنها باوەڕ ناکەم هیچ هێزێک بچێتە ژێر بار و تەکلیفی ئەوەی بڵێ من بە تەنها حکومەتی هەرێم تشکیلەکەم و هەموو هێزوو لایەنە سیاسیەکانی کە لە هەرێمی کوردستانە پراوێز بکرێتوانە ئەوە ئێستا ئابوو جۆرەیە هیچ هێزێک ئەمە ناڵە بەڵام هەمان ئەو هێزانی کە توانای ئەوان هەیە حکومەت بە تەنها پێک بهێنن قسەی ئەوە دەکەن هەر لە ئێستاوە کە ئەوانەی دوجار لەگەڵ ئەوان
قەرارگای حکوومەت پێک بێنن مەفروض وایە تاوەکو کۆتایی لەژێر بەرپرسیارەتی بەڕێوەبردننی و حکوومەتەدا بن و ڕانەکەن ئەمەش قسەیەکی بەجێ جوان شۆڕژ من یەک شتەڵێ من ئەڵێم هەر هێزێکی سیاسی باشە هەر حیزبێکی سیاسی لە هەرێمی کوردستانە ویستی مەرج و قەید و بندوانە دیاری بکە ئەمە بۆ چوونێکی هەڵەیە و بەڕاستی نابێ هیچ هێزێکی سیاسی لە سەرەتا شتەکان نابێ هیچ هێزێکی سیاسی لە ڕاستیا یعنی هینی هەبێت مەرجی هەبێتوانە یعنی دیاریکردنی مەرج باشە دیاریکردنی مەرج لە ڕاستیە ئەمە نێتێکی باشە نێتێکی باش ئەوانە پیشانی خەڵک نایە و ئێمە توانین هەموو لایەکمان دانیشتن بکەین دانوستان بکەین گفتوگۆ بکەین لەسەرەوەی ئەم حکومەتە باشە حکومەتێک بێکە هەموو هێز و لایەنە سیاسی براوەکانی تابێتوانە نێتێکە بێک و پێشووتر باسم کرد ئەم نێتە یعنی ئەم حکومەتە حکومەتی هاوڵاتی هاوڵاتیان بێت و حکومەتی خەڵکی کوردستان بێت لەبەرەوە من بۆ ئەنی من وای بۆ چم ینی بە بڕای من هەر هێزێکمان مەرجی هەبێت بەسەر هێزەکانی تۆ لە ڕاستیە ئەمە بۆ چوونێکی هەڵەیە و من دڵنیام ئەگەر ڕێگری نەکرێت باشە لە تیمەکانی داهاتوی هەموو فراکسیۆنەکان و لیستەکان و حیزبە سیاسەکان لە هەرێمی کوردستانە ئەگەر ڕێگری نەکرێت لە کارکردن و باشە لە جوڵاندنی هەموو ئیشەکان و دەستبردن بۆ ئیشکردن لە مەسلحەت و بەژەوەندی خەڵکی کوردستان باوەڕ ناکەم هیچ هێزێکی سیاسی لە نیوەی ڕێگا باشە یا لە نیوەی کابینەکە پاشەکشە بکاتوانە چونکە ئەگەر بڕیار بێ باشە کابینەی پێشووتر بکرێ بە معیار و قیاس بۆ دیاریکردن باشە لە نیوەی ڕێگا ئەوە کرابێتوانە بەڕاستی ئەوە بێوجدانێکی گەورەیە چونکە غەدری زۆر گەورە کراوە لە هەموو هێز و لایەنە سیاسەکان لە ڕابردووە و من تەمەناکەم وەکو پێشووتریش باسم کرد ئەوەی لە پەرلەمان و خولی چوارەم ڕوویە دووبارە نەبێتەوە و ئەوەشی کە لە حکومەتی هەرێمی کوردستان ڕوویە ئەوە دووبارە نەبێتەوە لەبەرەوە دڵنیابە هیچ هێزێکی سیاسی لە خۆیوە باشە ئەوە ناکاتوانە و بەڕاستی هیچ منطقێکی سیاسیش ئەمە قوبوڵ ناکە تۆ تیمێکی فراوان بیت بچی لە حکومەت مشارەکە بکەی حکومەتەکە بریتی بێ لە هەموو هێز و لایەنە سیاسەکان بەڵام لە ناوەڕاستە لە نیوەی ڕێگا بەڕاستی من زەخت و فشارێکی زۆر لە کاکشۆڕش بکەم بۆی کاکشۆڕش دەرپەڕێنم لە حکومەت و بەتەنها حکومەتەکە هی خۆم بێت و خۆم سەرپەرشتی بکەم و تەمەناکەی لە داهاتوە ئەم مۆدێلە سیاسیە کارکردنە چ لە حکومەت و چ لە پەرلەمانی کوردستان ئەم مۆدێلە سیاسیە جارێکی کە کاری پێ نەکرێ ئەم مۆدێلە بڕات و کۆتایی پێ زۆر باشە دکتۆری بەڕێز لە ئێستادا لە ناو پەرلەمانتار هەیە داوای ئەوە دەکا کە داوای یاسایی بەرز بکرێتەوە لە دژی سەرۆکی کاتی پەرلەمان بەو یاعتیبارەی کە بەڕێزیان بڕیاریدا یان دانیش جەلسەکانی پەرلەمانی باکراوەیی هێشتەوە چۆن قسە لەسەر ئەم هەنگاوە دەکەی وەندی من ئاگاداریش بم هەر بە فعلی داوایەشی لەو جۆرە لە یەشە لە دادگاکانی هەرێمی کوردستان جوڵێنراوە. پێم وایە ئەم داوای چەند هێزێک لە ڕاستیدا لە ئێستاە وەکو بڵقی سەر ئاوە پێم وانە هیچ بەرەنجامێکی ئەو تۆی هەبێەوە پێم وانە ئەمە بۆ هەندە بۆ ئەوە بێکە بە جددی و بە فعلی دەستەی سۆرۆکایەتی پەرلەمان هەڵبژێردرێ هەندەمە بەستیان ئەوەیە کە ئیعازێک یان لە ڕاستیدا میسجێک بنێرن بۆ شەقامی کوردستان کە لە ئێستا ئێمە لە خەمی ئەوەین کە دەستەی سۆرۆکایەتی پەرلەمان هەڵبژێردرێ لەبەر ئەوەی کە بۆ ئەوی کە بتوانین خزمەتی هاوڵاتیانی خەڵکی کوردستان بکەین. من بە دیوێکی تر ئاماژە بۆەکەم ڕۆناهی دەخەمە سەر ئەو خاڵی کە جەنابەت وەرژاندت ئەگەر بەهات بە پارتی دیموکراتی کوردستان ئەوە سەرۆکی کاتی پەرلەمانی کوردستان دەرگای خۆپاڵاوتنی بکرابایەوە خۆ پارتی دیموکراتی کوردستان ئەیتوانی بە زۆرینەیەکی سادە لەگەڵ پەرلەمانتارەکانی پێکاتەکان هەر سەرۆکاتی پەرلەمان بۆ خۆی یەکلایی بکاتەوە وەوە نیسابی یاسایی لەسەرەوە دروستە کرد زۆرینەیەکی سادە دەنگیان بێدا وەخۆ ئەگەر بڕیاریش بۆ هێزێکی تر لە دەرەوەی پارتی دیموکراتی کوردستان ئەوانەی کە ئێستا ئەم لە ڕاستیدا ئەم خاڵیان ورژاندوەوە کردویانە بە داوا لەسەر سەرۆکی کاتی پەرلەمان و ئەگەر کەسێکیان هەبا خۆی بپاڵێتەوە وەکو گریمانە یخۆ دەنگی زۆرینەی نەدەهێنا بۆی کە ببێ بە سەرۆکی پەرلەمان دوجار هەر ئەم دەرگایە واڵاکرا چونکە چەند هێزێکی سیاسی هێزگەلێکی سیاسی وەکو بزودنەوەی گۆڕان وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو پارتی دیموکراتی کوردستان و چەند هێزێکی تر داوای ئەوەیان کردبوو لە سەرۆکی کاتی پەرلەمان کە ئەم دەرگایە بەواڵا بمێنێتە بۆی کە ڕێککەوتنی سیاسی بکرێت لەسەر هەڵبژاردننی دەستەی سەرۆکاتی پەرلەمان بۆیە پێم وایە ئەم هەوڵانەی ئەم هێزە یان دوو هێزی یان چەند هێزێک لە کوردستانە بۆ هەندەی بۆ ئەوەیە کە لە ڕاستیدا بۆ ئەوە بن کە لە ئێستاوە بڵێن ئێمە پەرلەمانتارانی کاران و ئێستا لە ئێستاوە فەیسبوک و فەیسبوک بازەکان دەدوێنن و ماسمیدیا دەدوێنن هەندە بۆ مەبەستەی نییە کە بەجددی دەستەی سەرۆکاتی پەرلەمان
هەڵبژێردرێ بە بەڵگەی ئەوەی کە هیچێک لەو هێزانە کاندیدی نەبووە بۆی کە تەرشیح بکرێ بۆ سەرۆکاتی پەرلەمان بۆی کە دەرگاکە واڵا بکرێ مە لە لایەک شەوەکو باسم کە لە ڕاستیدا پارتی دیموکراتی کوردستان مەبەستی ئەوە نییە کە تەنها خۆی حکوومەت پێک بێنێەوە تەنها خۆی لە سەرۆکاتی پەرلەمان بێ ئەگەر چی لە ئەنزیمەی دیموکراتی و لە ئەنزیمەی پەرلەمانی وەکو نمونەیەکی وەکو تورکیا هێزی یەکەم کە زۆری نێدێنێ هەم سەرۆکاتی حکوومەت لای ئەوە و هەمی سەرۆکاتی پەرلەمان لای ئەوە تورکیا نمونەیەکە دراوسێ ئێمەیە بەڵام پارتی دیموکراتی کوردستان پەیوانییە کە خۆی بەتەنها لە حکوومەت بێ و پێی وایە کە ئەمە ئەرکێکی نیشتیمانیە لە ئێستاە و واقعی سیاسی وا دەخوازێت کە هێزگەلێکی تر لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بەڵام بە گرنگی ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان لە نیوای ڕێبەجێنێڵن لە لایەکی تریشەوە لە ڕۆژ لە دەسەڵات نەبن بە شەویش لە ئۆپۆزیسیۆن بن ئەمە پرەنسیپە گشتیەکان ئەکرێ بڵێن حکومڕانیەتی ئایندە یاخود کابینەی نوێی ئایندە لەسەر ئەم پرەنسیپانە ئەگەر ئاوا بکرێ اینجا باسی تەوزیع ئەدوار و مەناسبەکان بکرێ من پێم وایە کابینەیەکی سەرکەوتوو دەبێ ئەگینا بە پێچەوانەوە ئەگەر لەسەر پرەنسیپەکان ڕێک نەکەون تەوزیع ئەدوار هیچ ئەوەکی نییە ینی مەنسب دەکرێت تەنها بڵێن وەسیلەیەکە بۆ جێبەجێکردنی پرەنسیپەکان و بڕیارەکانی گشتی و ئەگەر پرەنسیپەکان لای کەسێک کە منسبێکی وەرگرتووە پۆستێکی وەرگرتووە لەو حزبیان لەو حزبە ئەگەر بڕوای بەو پرەنسیپە نەبێ ئەو پۆستە خۆی وەکو وایە کە خاڵی ماوەتەوە بۆ ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان دەڕوانینە پرسەکە و دەڕوانینە کای حکومڕانێت وەکو کایەکی نیشتیمانی وا دەخوازێت کە لە ئێستاە چەند هێزێکی تر لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ئەو بەرپرساریەتیە لە ئەستۆ بگرن بەڵام ناکرێ لە ڕاستیدا لە ئێستاە ئەوە بجوولێندرێ و داوا لەسەر سەرۆکی کاتی پەرلەمان تۆمار بکرێ بە بیانەوەی کە دەرگاکەی واڵا کردووە ئەگینا ئەگەر ئەو حزبانێک بە جددی کاندیدیان هەبوایە بۆ خۆی بپاڵێ بۆ سەرۆکاتی پەرلەمان خۆ کەس ڕێگەی لەوان نەگرن بۆچی کەسێکی دیاریکراو لە نێو پەرلەمانی کوردستان دەستی بڵم نەکرد بڵێ مەسەلەن یان فراکسیۆنێک بڵێ فلان کەس کاندیدی ئێمەیە پاڵیوەراریم ئێمەیە بۆ دەستەی سەرۆکاتی پەرلەمان تاوەکو بزانین کە ئایا زۆر باشە زۆرینەی سادە دەنگی یاسایی دێنێ بۆی ببێت بە سەرۆکی پەرلەمان یاخودنا زۆر باشە لە ئێستادا هەڵبەت ینی بەکەمترین احتیکاک لەگەڵ خەڵک هەست دەکەی کە ئەم خەڵکە ڕەنگە زۆر مهتەم نەبێ بەوەی کە پەیوەندی هەیە بە پەرلەمانی کوردستان و هەست ناکەن ئێوە لە ئاهیندەدا لە بەردەم ئەرکێکی زۆر کوردزان ئەرچی ئەوەی کە متمانە ینی بگەڕێنەوە بۆ خەڵکو بۆ ئەو چاوەڕوانانەی خەڵک بۆ پەرلەمان و بۆ ڕۆڵی پەرلەمانتار لە کاردا هەیەتی زانی کاک شۆڕش خەڵکی کوردستان یعنی چاوەڕوانی زۆر گەورەی لە پەرلەمانی کوردستان هەیە خەڵکی کوردستان چاوەڕوانی زۆر گەورەی لە پەرلەمانی کوردستان هەیە و بەڕاستی ئەبێ خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانە هەموو فراکسیۆنەکان و ئەندامانی پەرلەمانی کوردستانیش یعنی لە ئەو چاوەڕوانەی گەورەی خەڵکابن باشە لەبەرەوە بەڕاستی خەڵک متمانەی پێداون وەزیفەیە واجبە ئێمەش وەکو پەرلەمانتاران خزمەتی خەڵکی کوردستان بکەین دیفاع و داکۆچی لە خەڵکی کوردستان بکەین چونکە بەڕاستی جێگەی متمانی ئەبێ پەرلەمانی کوردستان جێگەی متمانی خەڵکی کوردستان بێ و بەڕاستی ئێستا وەکو پێشووتر برای بەڕێزم کاک ڕێبوار باسی کردوانە ئەندامانی پەرلەمانی کوردستان و پەرلەمانی کوردستان نوێنەری خەڵکی کوردستانن لەبەرەوە وەزیفەیە واجبە کە خەڵکی کوردستان لە ڕاستیە ئەو متمانی داوەتی بە پەرلەمانی کوردستان پەرلەمان و ئەندامانی پەرلەمانیش بە وەزیفە واجبی خۆیان هەڵسن ئەوەی کە پێیان بکرێ باشە وەزیفە واجبی خۆیان بێ لە پەرلەمانی کوردستانە بە مەسلحەت و بەژەوەندی خەڵکی کوردستان و خازانجی خەڵک بشکێتەوە دیفاع و داکۆچی گەورەی ئێمە لە خەڵکی کوردستان بکەین لە قوتی خەڵکی بکەین لە گێڕانەوەی ژیان و گوزەرانی باشتر بۆ خەڵکی کوردستان بکەین و بەڕاستی ئێمە هەندێ مۆدێلی سیاسی هەیە لە هەرێمی کوردستانە یا هەندێ مۆدل هەیە لە ڕاستی کە مەسەلەی چارەکە موچە و ئەزمەی مالی و کۆمەڵی دروست کرابوو لە 3-4 ساڵی ڕابردووە ئەمانە هەمووی کۆتایی بێ بە مەسلحەتی خەڵکی کوردستان ئەوەی بەلای ئێمەوە گرنگە ئەو لەوێت ئەوەی بەلای منەوە گرنگە وەکو شاخەوان و ئەندامی پەرلەمانی کوردستان گۆڕینی ژیانی خەڵکی کوردستانە بۆ خۆشتر و بۆ باشتر بۆی بتوانین داهاتوێکی باشتر بۆ خەڵکی کوردستان دیاریکەین. زۆر سپاسانەکەم زۆر بەڕێز کاک شاخەوان ڕەوف ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان هەروەها زۆر بەڕێز دکتۆر ڕێبوار بابکەیی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە هەولێر لەگەڵم بووی زۆر سپاس تۆشەکەم سپاس بۆ ئێوەش بینەرانی بەڕێز تا لە هەفتەی داهاتوو پێتان دەگەمەوە هەملاک بەخوای گەورە دەسپێرم خواتان لەگەڵ.